لە چوارچێوەی گۆڕانکاریە ناوخۆییەکان و گۆڕینی بەرپرسی ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری کوردستان بەرپرسی نوێی مەکتەبی ڕێکخراوە خێرخوازیەکانی دانا کە پێشتر ناوی دەستگای خێرخوازی بەخشین بوو. لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی جەزا ئەحمەد وەک بەرپرسی مەکتەبی ڕێکخراوە خێرخوازیەکانی کۆمەڵ دەست بەکار بوو. ئەنوەر سەنگاویش کە پێشتر بەرپرسی کاتی دەستگاکە بوو لە پۆستەکەی بەخشرا. ئێمە لە ڕابردووە ئەوەی پێمان کرابێ وەکو ئەرکی سەرشانمان خزمەتکردن بۆ لەم دەستگایە و لە دەستگای خێرخوازی بەخشین و هەموو دەستگای خێرخوازیەکانی کۆمەڵ ئەوەی ڕەچاو کراوە هاوڵاتی بوون بووە خزمەتی هاوڵاتی بوو لە هەرێمی کوردستان و هەر هاوڵاتێکی منکوبیش دەسی دەستگاکانی کۆمەڵی پێگەیشت بێ کۆمەڵ درێغی نەکرۆ لە دەرەوەی وڵاتیش وەکو وڵاتی غەزا یا ئەفریقا یا هەر شوێنێکی تر یا سوودان یا هەر شوێنێکی تری ئەم دنیاە بوو بێ. بۆیە ئەم ئەرکارکێکی پیرۆز و گەورەیە و ئەنجومەنی سەرکردایەتی ئەم متمانەی بەڕێز مامۆستا جەزا داوە کە ئەم کاروبارە ڕاپەڕێنی لەدا. ئەو برایانی کە لە نووسینگەکان لە بەشە جیاوازەکانی دەستگای بەخشین کە کاریان کردووە متمانیان بە ئێمە بەخشی وەکو جەنابی شەداگەداری دوای ئیلحاحێکی زۆر کە من نەمەخواستی من نەبوو من ئامادە بووم کە ئەم پۆستە وەربگرم بۆیە من داواکارم لە خۆی پەروەردگار خۆی گەورە تەوفیقم بە یارمەتیمان بدە لەگەڵ براو خوشکەکانم بتوانین ئەم کارە کە لە ڕابردووە زۆر بەباشی هاتووە ئێمە باشتری کەین بەرەو پێشتری بەرین و داواکاریشم لە خێرخوازان کە ئەم دەستگایە دیارە لەسەر ئەرکی خێرخوازان گەشەی کردووە بەرەو پێش چووە متمانیان پێی هەبێ و ئەم دەستگایە کە وەکو جەنابەت باست کرد ئێستا بۆتە دەستگایەکی نێودەوڵەتی ئومێدەوارین گەشاوەتر بێ بەرەو پێشتر بچێ هەنگاوەکانی گەورەتر بێ و هیواداریشین هەژاران و کەم دەرامەتانی ئێمە پێویستیان بەم دەستگایانە بێ بەڵکۆم دەستگایە بیر لەوە بکاتەوە مەشاریع دروست بکات بیر بکاتەوە لەوەیکەوە ئاوەدانی و گەشە بە سێکتەرە جیاوازەکانی خزمەتگوزاری لە کوردستان بکە. ئەم گۆڕانکاریانە لە چوارچێوەی بەرەنجامی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان کە لە 19 و 20 تەمووزی مانگی حوتی ئەمساڵ بەسترا پەسەند کراوە و سەرجەم ئۆرگانەکانی دیکەش دەکرێتەوە. لە درێژەی ئەو تشکیلاتانە کە ئەمڕۆ هاتین خزمەتی بناوی دەستگای بەخشی مامێستا بۆتە مەکتەبی ڕێکخراوە خێرخوازیەکان کە پێشتر جەنابی مامۆستا ئەنوەر کاک شێخ فەخرەدین مامۆستا ئاری کاک حاجی فاروق کە بەرپرسی بوون ئەمڕۆ ئەو ئەرک و بەرپرسیارەتیە سپێردرای برای بەڕێز خۆشەویستمان مامۆستا جەزا ئەم مەکتەبی ڕێکخراوە خێرخوازیەکان کە تایبەتمەندی خۆی هەیە لە کۆی ئەو ئیشانی کە پێی سپێردراوە بە تایبەتی خزمەتکردنی تاچی هاوڵاتی لە کوردستان و کۆی شوێنەکانی دیکە لیژنەکەیش تقریبا ئەرکی بووە ئەوەی کە ئیشی بووە پێێستا بۆ ئێمە لێرەوە دوعای خێرمانێ بۆ جەنابی مامۆستا جەزا بۆ ستافی نیو ستافی ڕابردوو. کۆمەڵی دادگەری دەیەوێت بەم هەنگاوانەی گۆڕانکاری ڕیشەیی لە ئۆرگانەکانیدا بکات و نوێبوونەوە لە پۆستەکاندا بکات تا بەرپرسانی نوێ بە وزە و تاقەی نوێەوە کار بۆ سەرخستنی کارەکانیان بکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیان سلێمانی.